ئەمیش قسەیەکی ترە دیسان لە ماڵی پێغەمبەری خوا ڕووی داوە ئەم قسەیە گەورەترە لەوەی پێشەوە. عایشە ڕەزای خوا لێبێ دەفەرمێ ڕۆژێکیان سەودەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەردانی کردین، هاتە ماڵمان پێغەمبەریش عليه الصلاة والسلام لە ماڵە موجودة، فجلس رسول الله صلى الله عليه وعلى آله وسلم بيني وبينها، پێغەمبەری خواش لە نێوانی هەردووکمان دانیشت، لایەکیانی عایشەی ڕەزای خوا لێبێ، لایەکیشیان چێ دانیشتووە سەودەی خێزانی. إحدى رجليه في حجري والأخرى في حجرها، يعني خێزانی خۆیتی حەڵاڵی خۆیتی قاچێکی خستۆتە سەر باوەشی یەکێکیان، قاچی دومیش خستۆتە سەر باوەشی ئەویتریان. ئەمە دەری خات هەردووکتان خێزانی من، ئەو عەدلەیە کە خوای گەورە دەیەوێت. بەڵ عائشە ڕەزای خوای گەورەی لێبێ دەفەرمێ من خواردنێکم دروست کردبوو، خەزیرە بریتیە لە گۆشت ورد دەکرێ، اینجا ئاوی تێ دەکرێت دەکوڵێنرێ، اینجا ئاردی بەسەردا دەکرێ. نازانم لە ئێمە شتە چی پێ دەودرێ هەیە نییە، من نازانم بەو شێوازە، بەزە خۆی ئەوەیە، یعنی گۆشت پارچە پارچەی ورد کوتی ورد، اینجا لەناو ئاودا دەکوڵێنرێ، اینجا ئاردی تێ دەکرێت و تاوەکو پێدەگات. ئەوە خەزیرەیە لای ئەوان هەبووە. باش دەفەرمێ خواردنەکەم هێنا عایشە ڕەزای خوای گەورەی لێبێ، وتم سەودە خۆ، سەودە ڕەزای خوای گەورەی لێ دەفەرمێ حەزم لێ نییە ناخۆ. دەڵێمیش پێم وت وەڵڵاهی یا دەخۆی یا دم و چاوتی پێسواغ دەکەم. عایشە بە ضەڕەکەی دەڵێ بە هەوێکەی دەڵێ تی وەڵڵا یا دەخۆی یا دم و چاوتی پێسواغ دەکەم. یەکتی وەڵڵا نەفسم لێ نییە حەزم لێ نییە. دەفەرمێ هەندێک خواردنم هەڵگرت و ڕێک لە دم و چاویم هەڵش. هیچ سەودەی هەوێکەی خێزانی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ کە ئەوم کرد پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام قاچی لەسەر کۆشی سەودە بوو، قاچی لابرد لتستقید منی، یعنی ڕێی بۆ سەودە چۆڵ کرد تۆڵی خۆی بکاتەوە. زانیم ئەوە یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ئیزنی دا، دەرگای بۆ کردەوە. فەرمێ جوانەویش هات خواردنەکەی هەڵگرت و دم و چاوی پێ سواغ کرد. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەستی کرد بە پێکەنین. يعني دقت دەنێ لێرە غەیرەی عائشە، يعني کە دەبینێت سەودە بۆچی هات، بۆچی دانیش لای پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام، دیاڵە دەی خواردنەکە بخۆ، دەڵێ نایخۆم، کە ناشی خوا ئەوەندەی تر پاس دەبێت. فەرمێ لەو بەزمەدا بووین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام پێ دەکەنێ پێمان بە هەردووکمان دم و چاومان سواغ دراوە بە خواردن. گوێمان لە دەنجی عومەر بوو ڕەزای خوای گەورەی لێبێ دەیفەرمێ یا عەبدوڵڵاه بن عومەر، بانجی عەبدوڵڵای کوڕی عومەری دەکرد، یعنی پێغەمبەر ئاگادار دەکاتەوە کە من دەمێ بێمە ژوورەوە. پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ بەخوا دەنجی عومەرە کە دەنجی بەرز کردەوە ئەکید دەیە بێتە ژوورەوە، هەڵسن بڕۆن دەم و چاوتان بشۆنەوە.